سڵاوتان لێ بێم کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین کە لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە تەورێکی دیکە. هەرێمی کوردستان و عێراق بە کۆمەڵێک کێشەی سیاسیدا تێپەڕ دەبن و کۆمەڵێک ئاڵنگاری هاتوونەتە پێشەوە کە پێویست بە چارەسەر و بە دۆزیێنەوەی دەرچەی ئارامی دەکات بۆ خەڵکی کوردستان. دیارە ئێمە لە هەرێمی کوردستان لەم سەر وەختێکە قسە دەکەین گیرۆدەین بە کۆمەڵێک گیر و گرفتی سیاسی و یاسایی و دارایی. لەلایەک لەگەڵ بەغدا کۆمەڵک گرفتی داراییمان هەیە و تاوەکو ئێستا نەمانتوانیەوە بە شێوەیەکی باش چارەسەریان بکەین. لە سەروەختی ئێستادا هێزانامنیەکان لە هەرێمی کوردستان تا نزیک بە 60 ڕۆژ و بۆ 50 ڕۆژ زیاترە چێ موچەیان وەرنەگرتووە. موچەی موشەخۆرانی هەرێمی کوردستان هێشتا لە مشتۆمەڕ و گفتوگۆدایە. هێشتا پرۆسەی تەوتین و پرۆژەی هەژماری من بۆتە دوو بژاردە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا و لە هەرێمی کوردستان گیرۆدەین بە کۆمەڵێک گیر و گرفتی یاسایی و سیاسی. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە پێش بوو وادەکەی دواکەوت تا ئێستا دیارنیەکەی هەڵبژاردن و لە چه وادەیەکی دیکەدا دەکرێت و بەشێکی دامەزراوە یاسایی و شەرعەکانی هەرێمی کوردستان لە کار کەوتون و ڕۆڵیان نەماوە. هەموو ئەم گیر و گرفتانە پێویستیان بە چارەسەرە. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی سیاسی سەرەکی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا خۆی بە خاوەنی چارەسەری ئەم کێشانە دەزانێت و بە بەردەوامی لەسەر ئاستی باڵا ئەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم سەرکردە سیاسە دیارەکانی ئەم حزبە لە هەوڵی ئەوەدان بۆی ڕێگە چاری گونجاو بدۆزنەوە بۆ چارەسەری کێشەکان و هەوڵ بدەن لایەنە سیاسە کوردیەکان و عێراقیەکانی لەسەر مێزی گفتوگۆ دانیشێنن بۆی پێکەوە بگەن بە چارەسەرێک. دەمەوێت بپرسم و گفتوگۆ بکەم سەبارەت بەوەی کە داخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە چی بکات بۆی هەوڵ بدات ئەم کێشانە بگەێنێتە کەنارێکی ئارام. دەمەوێت گفتوگویم بابەتە بکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان خاتوشلێر شەید غەفور ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ستۆدیۆ لەگەڵ خاتوشلێر بەخێر بێیت. سپاس بۆ ئامادەبوونە. هەروە دکتۆر ڕێبوار حەمە ساڵح وەک شارەزایەکی یاسایی کە ڕاستەخۆ لە گەرمیانەوە لەگەڵم دەبێت. دکتۆر ڕێبوار جەنابیشت بەخێر بێ. سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەدا پێکەوە گفتوگۆ بکەین. خاتوشلێر سەرەتا دێمە لای جەنابەت. دەکرێت پێم بڵێ ینی ئێمە لە ئێستادا وەک لە پێشێکی قسەکانم باسم کرد کۆمەڵێک گیر و گرفت و کێشەی هەمە جۆرمان هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دۆخەدا چۆن مامەڵە لەگەڵ کێشەکان دەکات؟ بەڵێ دەستان خۆش بێ. بەڕاستی هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان ڕوبەڕی کۆمەڵەیە کێشە و گیرروگرفتی زۆر بۆتەوە لە سەرجەم بوارەکانە. ئەوانە ئەو سەرجەم کێشە و گیرروگرفتانە تەنگیان بە ژیانی خەڵک هەڵچنیوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشتریش و ئێستاش و بۆ داهاتوش بەڵێ نیاوە کە لە سەنگەری هاوڵاتیان نابێ ئەوەی کە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ لە دام و دەستگاکانی دامەزراوەکانی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەماندا و لە حکوومەتی هەرێم و لە حکوومەتی ناوەند وەکو شوێنی مەرجعی یەکەمی کێشەکان ئەوانی کە چارەسەر ناکرێت لە هەرێم ئێمە شوێنی ناوەندێکی نزیکترین ناوەندە بە خۆمان لەوێ یەکێتی هەموو هەوڵەکانی خۆی خاتە کار لە ڕێ ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە و لە هەموو ئەم دەستگا ڕسمیانی کە هەیە هەوڵین مافی هاوڵاتیان دابین بکەین و ئەوە سەنگەری ئێمەیە و ئەوە ئامانجی سەرەکی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە لە پێناو ئامانجەکانی خەڵکە و لە پێناو ئامانجەکانی هاوڵاتیانە دروست بوو هاتوۆتە پێش. خاتوشلێر یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاسی باڵا لە هەوڵدایە دەمەوێت ینی هەم باسی ئەو کێشانە بکەین کە لە نێوان هەرێم و عێراقدایە هەم باسی ئەو کێشانەش بکەین کە لە نێو خۆی هەرێمی کوردستاندا هەیە. بەڵام دەمەوێت لەوە دەست پێ بکەمەنی ئێمە کۆمەڵک گیر و گرفتی داراییمان هەیە لەگەڵ بەغدا و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا لە هەوڵی چارەسەردایە. بەڵام بەداخەوە تاکو ئێستا نەگەشتوێنێتە چارەسەرێکی بنەڕەتی و تەواوەتی. ڕاستە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دێ بەڵام هێزە ئەمنیەکانمان گرفتیانەیە بەغدا و هەرێم ناکۆکن لەسەرەوەی کە بە چه سیستمێک و بە چه میکانیزمێک موچە دابەش بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ئەجندایی کە پێشتر بەردەوام بوو بۆ چارەسەری ئەم کێشانە بەردەوام دەبێت و پلانی نوێ یەکێتی چییە بۆ ئەم کێشانە؟ بەڵێ طبعاً ئێوەش و هاوڵاتیانیش و سەرجەمان ئاگادارین کە یەکێتی لە چەند ساڵی ڕابردووە تقریباً ئێمە بە شێوازی جیاجیا ناڕزای خۆمان دەربڕیوە لەو جۆرە حکومڕانی کە هەیە ڕاستی لەو جۆرە ئیداری کە حکوومەتی هەرێمی پێ ئیدارە ئەکرێ لەوەی کە تەرکیز و چقی
بڵین تەرکیزی حکوومەتی هەرێم بچێتە سەر ناوچەیەک و ناوچەیەکی تر فرامۆش بکرێ و لەوەی کە قوت و موچە و خزمەتگوزاری هاوڵاتیان نەخوێندرێتەوانێ ئەمانە بەردەوام چەقی ناکۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لەگەڵ حکوومەتە و لەگەڵ لایەنی دەسەڵاتداری سیاسیە لە حکوومەتی لە هەرێمی کوردستانە بۆ ئەوانە هەمیشە یەکێتی دەرگای ئاخاوتن و دەرگای وتوبێژ و باس و خواسی لەگەڵ لایەنەکانە کردوتەوە هەمیشە دەست پێشخەر بووە بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بکە و چەندین جار خودی سەرۆک بافڵ خۆی سەردانی هەولێری کردووە سەردانی دەسەڵاتدارانی سیاسی هەرێمی کردووە تەنها لە پێناو چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیانە و سەردانی بەغدای کردووە تەنها لە پێناو داخوشیکردن لە مافی هاوڵاتیان و بەڕێز کاقوباد وەکو جێگری سەرۆکی حکوومەت و وەکو کەسی یەکەمی یەکێتی لەناو حکوومەتە سەردانەکانی وابزانام لە ژمارەنایەن کە ڕۆیشتووە بەدەمیەوە بۆ بەغدا سەردانی کردووە و ماونەتەوە چەندین جار لەوێ بە هەفتە ماونەتەوە بە چەند ڕۆژ ماونەتەوە بۆ ئەوەی کە مافەکانی هاوڵاتیان دەستەبەر بکرێ و دابین بکرێ ئەمە ئامانجی وەکو باسم کرد لە سەرەتایە ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پێناو دابینکردنی مافە و خزمەتگوزاری بە هاوڵاتیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی نوێنەرەکانی لەناو لیژنەکانە و بە تایبەتی لەناو لیژنەی داراییە ئێمە هەموو هەوڵێکمان داوە و هەموو هەوڵێکیان داوە نوێنەرانمان بۆ ئەوەی کە ئەوەی لە بەرژەوەندی هاوڵاتی کووردە ئەوەی لە بەرژەوەندی موچەخۆرانی کووردە بتوانین ئێمە بگەینە قەناعەتێک و ئەو برادرانی یاخود ئەوانی کە لە لیژنەی دارایی یاخود حکوومەتی بەغدا قەناعەت بکەین بهینە سەر و قەناعەتی کە ئەوان چارەسەری ئەو کێشان هەڵپەسێ ڕاوای بکەن کە لە هەرێمە ئێمە بە دانوستانێکی زۆر نەگەیشتینە ئەوەی کە چارەسەر بکرێت ویشێک لەو کێشانی تر کە زۆر ڕاستی بۆ تەمای سەر ئێشە و لەوانەیە بڵین زەرری هەبێ بۆ سەر زەرر زیان و لێکۆتەکانی بۆ سەر قواری هەرێم هەبێ ئەگەر ئەمە زۆر درێژە بخانێن مەسەلەی دواخستنی هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستانە کە یەکێتی لە چەند ساڵی ڕابردووە زۆر هەوڵیدا لەگەڵ لایەنانی هاوبەش بڵین لە ناو پەرلەمانی لایەنانی بەشداربوو لە ناو پەرلەمانی کوردستانە وەگەڵ لە لایەنی سیاسی دەسەڵاتدار کە پارتی دیموکراتی کوردستانە بتوانین بگەینە ڕێکەوتنێک کە یاساکان وا هەموار بکرێتەوە نوێنەرایەتی سەرجەم هاوڵاتیان لە شوێنەکانی خۆیان بکرێ و هەروەها ئەوە بێت کە لە یاساکان بە شێوازێکدا بڕژێتەوە ئی کۆمیسیۆن کە بتوانین لە بەرژەوەندی خەڵکا بێت و عەدالەت و دادپەروەری بەدەست بێنێ لە کوردستانە دوای ئەوەی کە ئێمە نەگەیشتین نەتیجە ڕاستی سکاڵاکەمان بردە دادگای فیدراڵ و لەوێ لەبەر ئەوەی داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرنجەکانی شتی یاسایی بوون شتی لۆجیک بوون یەکێتی نیشتیمانی کوردستان سکاڵاکی بردەوە و ئەو گۆڕانکاریانە لە دادگای فیدراڵەوە لە ڕێی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق کە سەرپەرشتی هەڵبژارنەکانی هەرێمەکات ئەو ڕێکارانەی گیرایە بەر و ئێستا خۆشبەختانە هەچ کاتی هەڵبژاردن بکرێ ئەبێ بەو یاسا هەموار کراوانەوە بۆ گۆڕانکاریانەوە ئەبێ بکرێن ئێستا هەر هەموو لایەنە سیاسەکان و سەرجەم هاوڵاتیان چاوەڕێ ئەوەن کە سەرۆکایەتی هەرێم وادەیەک دەستنیشان بک بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرجەم لایەنە سیاسەکانەوە بە تایبەتی ئێمە باسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژە ئامادەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چەند ساڵێکش پێشەستا ئامادە بوو بۆ هەڵبژاردن بەڵام بەو یاسا و ڕێکارە لۆجیک و منتیق و دادپەروەریانەوە کە هەموو کەسێک باوەڕی بە دروستی هەیە کێشەی ترمان زۆر هەیە هەڵپەسێراوە حەزەکەم ئەگەر مەجال بێ دەرفەتە بێ ئاماژەیەک بە کێشەی پەروەردەش بدەین یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەکانی ڕابردوو بە درێژایی ساڵانی ڕابردوو هەر لە دروستبوونی کابینەیەکەمی پەرلەمان و کۆمەڵێک قۆناغی جیاواز لە هەرێمی کوردستان هاوبەشێکی سیاسی گرنگی پارتی دموکراتی کوردستان بوون پێکەوە حکومڕانیان لەم هەرێمی کوردستانە کردووە ڕۆژگار هاتووە هاوکێشەکان بە جۆرێک پێچەوانە بوونەوە کە نایەکسانی لە نەعەدالەتی لە ئیدارەدان لە بابەتە دارایەکان وای کردکێتی نیشتیمانی کوردستان سەنگەری ناڕزایی هەڵبژێرێەوە باشکرا بە خەڵک بڵێ کە ئێمە لەگەڵ سیاست و ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی پارتی دموکراتی کوردستان نین لە ئێستادا خەڵک ئەمەی تا ڕادەیەکی زۆر پێخۆشەکە یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕ لەسەر قوتی خەڵک دەکات بەڵام لە پاڵ ئەمەدا ترسێک یان دوودڵیەکەی لەوەی کە ڕەنگە لە شوێنێک لە شوێنەکاندا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناچار بۆ بێت کە جارێکی دیکە هاوبەشی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بکاتەوە دیارە گومان لەوە دانیەکانی پارتی دموکراتی کوردستانی لایەنێکی سیاسی سەرەکیە بەڵام خەڵک ئەوەی دەوێت کە یەکێتی لەبەری خەڵک دابێت لەبەری ناڕازی بێ ینی شەڕ بۆ داواکاری خەڵک بکە
ئەم نەفەسەی کە درێژەتان پێداوە گەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام دەبن بەدڵنیاییەوە بەردەوام ئەبین و ئەم نەفەسە زۆر دەمێکە لەناو هەر لە سەرای دروستبوونی کە دوو دڵ بێ بەڵێ لەوانەیە بەڵێ خەڵک مافی خۆیەتی لەبەرەوەی خەڵک زۆر نیگەران کراوە زۆر غەدریان لێ کراوە داواکاریەکانیان لەبەر چاو نەگیراوە داخوازی و پێویستەکانیان بە هەند وەرنەگیراوە حکوومەتی هەرێمی کوردستان کێشەکانی خەڵکی بە کێشەی خۆی نەزانیوە بەڵکو فڕێیاوەتە بەردەوام هەولیاوە کێشەکان فڕێباتە دەرەوەی دەسەڵاتی خۆی و بڕووبیان و بڕێبیانی نالۆجیکی و نامەنتیقی یاخود نادروستی بۆ بێنێتەوە ئێمە کاتێک هاوڵاتیان ئەبینن ینی کاتێک ڕۆژ بە ڕۆژ گیرفانی هاوڵاتیان بەتاڵتر ئەبێ ژیانی هاوڵاتیان خراپتر ئەبێ بەڵام بە پێچەوانەوە یعنی کۆمپانیاکانی دەسەڵات و بڵین بنەماڵی دەسەڵاتدار کەسانی نزیک لە ئەوان ڕۆژ بە ڕۆژ بە پێچەوانەوە توانایی داراییان بەقوتر ئەبێ و متمەکینتر ئەبن ئەم جیاوازیانە و ئەکات کە خەڵک دوو دڵ بێنی گەران بێت بەڵێ بەڵام ئەگەر ئێمە بە خوێندنەوەیکی ورد و خوێندنەوەیکی بە ویژدانانە بکەین یەکێتی زۆر لە مێژە بڕیاری یەکەم لەلای ئەو نەبووە لەبەر ئەوەی بە تایبەتی لە دوای 2009 کە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی جیابەوە یەکێتی بوو بە دوو بەشەوە توانا و سوقلی حکومڕانی بە پێی کورسی پەرلەمان دەستنیشان ئەکرێت کورسی پەرلەمان لە یەکێتی کە بوو بە دووکەتەوە بەڕاستی ئێمە ئەو کاتە 18 کورسیمان هێنا بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هێنا ئەوە زەرێکی گەورە بوو لە ناهاوسەنگبوونی حکومڕانی و نەهاوسەنگبوونی توانای سیاسی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا و ئەمانە بوونە هۆی ئەوەی کە یەکێتی نەتوانێت ڕۆڵی کاریگەری خۆی بە دەوری کاریگەری خۆی هەستێ ئەمە بوو هۆی ئەوەی کە ڕاستی لایانی دەسەڵاتدار لایەنێکی تر بێ بەرپرسی یەکەم یەکێتی نییە لەم یەکێتی نییە بەرپرسی یەکەم لەم جۆرە حکومڕانیە و ئێمە هەمیشە لەو کاتەوە هەتاوەکو ئێستاش هەمیشە ڕاستە لە دەسەڵاتا بووین بەڵام لە دەسەڵاتە بەشدا هاوبەشێکی ڕەخنەگر بووین هاوبەشێکی ناڕازی بووین بەردەوام ئێمە هەوڵمانیاوە کە حکومڕانی ڕاست بکەینەوە بیپارێزین لە تاگڕەوی ئێمە لە 3-4 ساڵی ڕابردووە دانوستانەکانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و سەردانەکانی سەرۆک بافڵ بۆ سەری ڕەش و سەردانەکانی کاقوباد و کۆبوونەوەکانی بۆ ئەوە بۆ کە سیستمێکی لامەرکەزی بچەسپێنین دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ کارگەڕیەکانی سنووری قەزا و ناحیەکان و پارێزگاکان بۆ ئەوەی هەموو بەرپرسێک لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتی خۆی هەبێ بەپێی پێداویستی شوێنەکەی خۆی نەک ئەمە بەس تەنها زۆربەی دەسەڵاتەکان بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بگرێت لەسەر ئاستی وەزیرەکانی زۆربەی دەسەڵاتەکان لەلای ئەوان نەماوە یعنی لەسەر ئاستی وەزیرە لەگەڵ زۆر وەزیر قسە کراوە کێشە مۆزوع ئەکاتۆتە پێشەوە شتێک کە شتی بەسیط بۆ شتی قۆرزنە بۆ داوای لەکراوە کە ئەمە بکە وتێتی با پرسێک بە داواکە ئەەکەم ئەی بەمە بەردەم ئەنجومەنی وەزیرانی ئەی خەمە بەردەم فڵانە شوێن کە کاتێکا شتێکی زۆر بەسیط بووە ئەمە مانای ئەوەیە کە دەسەڵات لە وەزیرەکانی سەنرێن وەرگیراوەتەوە ئەمانە هەمی ئەبێتەوە هۆی ئەوەی کە حکومڕانی لاواز ببێ حکومڕانی خەڵک لەناو حکوومەتی هەرێمی کوردستانە لاواز ببێ نوێنەرایەتی خەڵک لەناو پەرلەمانی کوردستانە لاواز بێ ئەو پرۆژانەی لە بەرژەوەندی خەڵکن نەچنە پەرلەمانی کوردستان وای لێ هاتبوو کە بە زۆرینەیەکی مزەوەری پەرلەمان کە هەمومان ئەزانی 0.11 دەستمان پێ ئەکرد و دواتریش لەوێ ئەو هەموو سەدان هەزار دەنگی کە دەنگیاوە لە هەڵبژارنەکانە و دەری ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبوون ئەوانە هەمووی وای کردووە کە لەناو پەرلەمانی کوردستانە زۆر جار ئێمەمانان بڵین فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنێ پرۆژە بۆ ویستویەتی جێبەجێ بکات باتە پێشەوە بەڵام دڵنیا بووینەوە لەوەی کە ئەوە دەنگ ناهێنێ یاخود باسیش کراوە دەنگی نەهێنا و دەنگی پێویستی نەهێنا و پرۆژەکە سەری نەگرتووە ئەم لە هاوسەنگیە ئەم تاگڕەویە لە حکومڕانیە هەمووی لە زەرەر و زیانی هاوڵاتیانە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە وەکو وتم لە چەند ساڵی حکومڕانیە ئەوەی کردووە ئەمە زیاتر 2 ساڵە ئێمە کە بە تەواوەتی ستۆپمان کردو لە ئەوانە و بە تەواوەتی ئیتر گەیشتینە قەناعەتێک کە بە دانوستان و بە لێک تێگەیشتن و بە ئەمانە ناگەینە هیچ ئەنجامێک لەبەرەوە بە تەواوەتی هەڵوێستی جددی خۆمان ڕاگەیاندووە و یەکێتی سوور ئەبێ بۆ داهاتوش و ئێستا سوورە بۆ داهاتوش سوور ئەبێ لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە حکوومەتی خەڵک بێ پێویستە حکوومەتی خزمەتگوزاری و خزمەتکاری خەڵک بێ نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خزمەتکاری داخوازی و پێداویستی و ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبن کە لە پێناوی دامەزراوە کە ئیش خزمەتگوزاری و خزمەتکردنی چین و توێژە جێژەکانی کۆمەڵگایە بە هەموو چین و توێژەکانەوە
بۆ ئەمە یەکێتی هەموو توانای خۆی خاتە گەڕۆ و ئەوە بەڵێنیشە لە سەرۆکایەتی یەکێتیەوە کاک باڵۆ. خاتوش لەرەیانی بەوەی ئەو کێشانی کە جەنابەت باست کرد لەسەر هەموو شیانەوە بابەتی هەڵبژاردن پەیوەندی سیاسی هێزە کوردیەکان لە هەرێمی کوردستان لە ئێستادا بەڕای چاودێرانی سیاسی لە ئاستێکی خراپدایە. هەنی هیچ کاتێک هێندەی ئێستا ڕەنگە جیاوازی بۆ چوون نەبوو بێ بەتایبەتتر دوو هێزی سەرەکی لە هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتینەوە دواتریش هێزەکانی دیکە ئەگەر چی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی جەخەڵەوە دەکاتەوە کە ئەوان ئامادەن بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر شتانی کە شایانی گفتوگۆن نەک شتانێک کە بڕاونەتەوە و پێویستیان بە گفتوگۆ نییە. ئەم بارودۆخ و هەلومەرجە سیاسی هەرێمی کوردستان ئەم دووری و کەلێنی کە هەیە هەنی چه زیانێکی لێداوین و پێویستە کێ دەست پێشخەر بێ بۆی کە ئەم بۆشایە سیاسیە کەم بێتەوە؟ بەڵێ گەورەترین زیان ئەوەیە کە ئێمە لەناو خۆی خۆمانە کەلێنمان هەبێت. ئەوە گەورەترین زیانە لە سرجەم کیانە سیاسیەکە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان بدرێ و لە بەرژەوەندی هاوڵاتیانیش بدرێ. چونکە ئەو لایەنانی کە لە دەسەڵاتی سیاسیان هەیە و ئەو لایەنانی کە لە حکومڕانیە بەشدارن پێویستە لە هەموو کەس لایەنێکی معارضەی دەرەوەی دەسەڵات یا ئەو لایەنە سیاسیانی کە کاریگەریان ئەوەندە بەو دەرەجەیە نیە بەرپرسیارەتیان ئەوەندە ناکەوێت سەر پێویستە ئەوانە زیاتر تەبابن زیاتر لەناو خۆیانە لێ تێگەیشتن و نزیک بوونەوە هەبێت و هەر خاڵێکی ناکۆکیش بێ دواتر کاک سەرتیب هەر خاڵێک ناکۆکی هەر ئەبێت ڕێی جیاواز و ڕای جیاواز یاخود ڕای دژ بە یەک یاخود بڵین ڕوبەڕوو بن و بەریەکەوتنی بەرژەوەندیەکان هەر ئەبێت لا مەحالە ئەو شتانە هەر ئەبێت. بەڵام گرنگە لایەنە سیاسەکانی بەشداربووی دەسەڵات لایەنە سیاسەکانی بەشداربووی حکوومەت حکومڕانی هەرگیز دوور نەکەوتەوە لە دانستان و گفتوگۆ چکەیمە هیچ چارەیەکی ترمان نییە تەنها ئەوە نەبێت کە پێکەوە لەسەر ئەو مێزە بێکەوە ڕێککەوین بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. هەر کێشەیەک هەبێ لەناو خۆمانە چارەسەری بکەین لێکەوتەکانی کەمتر ئەبێ لێکەوتە خراپەکانی زۆر کەمتر ئەبێ و گرەوەی کە بڕۆین لە دەرەوەی هەرێم چارەسەری بکەین پەنا بۆ دەوڵەتێکی تر بەرین یاخود پەنا بۆ حتا بۆ حکوومەتی ناوەند و بۆ عێراقیش بەرین و ئەگەر لەگەڵ خۆمانە لەناو خۆمانە کێشەکانمان چارەسەر بکەین سوود و زیانەکانی سوودەکانی و قازانجەکانی زیاتر بەرژەوەندەکانی بۆ هاوڵاتیان زیاتر ئەبێت و دواتر با بزانین هەموو ناکۆچێکی ناوخۆ دەرونی هاوڵاتیان نائارام ئەکات ژینگەیەکی نالەبار لە هەرێمە دروست ئەکا بۆ ژیان خەڵکان ناتوان بە ئارامی بڕۆنە سەر کار و کەسابەتیان زەرر لە کار و کەسابەتیان ئەدرێ خەڵکی بە ئارامی ناتوانن موچەکانیان بەدەست بهێنن ناتوانن مافەشای سەدارایەکانی خۆیان دەست بکەوێ پەروەردە ناتوانێت بە ئاسانی مناڵەکانی پەروەردە بکە ئەبینین ئەوە چەند ساڵە لە دوای ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ تقریبان لە دوای جاردانی ئابووری سەربەخۆ هەر یەک دو ساڵ دوای ئەوە کێشەی پەروەردە دروست بوو کە کێشەیەکی سەرەکیە کێشەی ماڵ بە ماڵی هەرێمی کوردستان و خێزان بە خێزان و مناڵ بە مناڵ و تاک بە تاکی هەرێمی کوردستانە بۆ ساڵانێکی زۆر ئەچێ هیچ ساڵێک پەروەردە وەکو خۆی بە ئاسایی نەڕۆیشتووە ئەمە کێشەیەکی زۆر گرنگە بۆیە حەزەکەم جەختی بخەمە سەر حەزەکەم بە جددی تیشکی بخەمە سەر جیلێکمان چەند جیلێک نەک جیلێک لەوانەیە بڵێم زیاد لە 8 جیل ئەبێت ئێمە وە زیاتریش ئەبێکە لە قوتابخانەکانە هیچ ساڵێکی دەوامێکی ڕێکوپێک نەبووە دەوامێکی ئارام نەبووە بایکۆت بووە مامۆستانە ئارام بووە مامۆستا لە بەرەوەی شای سەدارەیەکانی وەرنەگرتووە نەیتوانیە دەوام بکە بە گیرفانی بەتاڵ چونکە مامۆستا هەر دایک و باوکی بڵین هەر خۆی دایک و باوک نییە بە مناڵەکانی خۆی لەبیرمان نەچێت دەسەڵاتدارانی هەرێم بزان دڵنیا بن لەوەی کاتێ مامۆستا ئەچێتە قوتابخانە مناڵەکەی ئەبینێ بێبەرگە بێ پۆشاکە بێ کتێبە بێ جانتایە بێ پارەیە بۆی کە لە حانوچێت بکرێ مامۆستا جەرگی جان ئەکا و ئازار ئەچێژێ و دەست ئەکا بە گیرفانە بەتاڵەکەی خۆیان بۆی کە یارمەتی ئەو مناڵە بە ئەمانە هەمووی فشاری دەرونیە بۆ سەر مناڵ فشاری دەرونیە بۆ سەر مامۆستا فشاری دەرونیە و فشاری واقعیشە بۆ سەر قوتابخانەکان کە ناتوان بە ئەرکی خۆیان هەستن ئەو بایکۆتکردنەوە ئەو دواکەوتنەی لە مەنهەج و تێپەڕاندن و ساڵی دەرچواندن و ئەم ساڵە باوا بڕوا و ئەم ساڵی تێپەڕاندنە ئەمانە هیچ شتی زانستینی و هیچ شتی واقعی نییە ئەمانە پین و پەڕۆکردنی حکومڕانیە ئەگەر حکومڕانیەک نەتوانێت مناڵەکانی پەروەردەکە نەتوانێت جیلەکەی پەروەردەکە کە لەناو قوتابخانە و لەناو پەروەردە ئێمە ئەندازیار بەرهەمەهێنین ئێمە پزیشک بەرهەمەهێنین ئێمە ژمێریار بەرهێنین ئابووری ناس مامۆستا
هەموو پیشە و پسپۆرەکان لەناو قوتابخانەیەوە بەرهێنرێ ئەگەر تۆ بۆ چەند جیلێک ئەم جیلانت خستۆتە قوتابخانەوە نەدەوامیان ڕێکوپێک بووە نەدراسیان ڕێکوپێک بووە نەتوانراوە پەروەردەیەکی دەرونی و کۆمەڵایەتی وەجەستەیی باش بکرێن لە قوتابخانەکانە ئەمە چاوەڕی چیان لێ ئەەکەی لەم جیلانی داهاتووە من چاوەڕێ ئەەکەم ئەگەر زوو بەزوو بەدەم ئەم جیلانەوە نەچین وە قەرەبووی ئەو هەموو لە دەستچوون و خراپ پەروەردەکردنیان بۆ نەکەینەوە بەڕاستی جیلەکانی داهاتومان کارەسات ئەقەومێ خۆمان وەخۆیشیان گیر ئەخۆن بۆی کە چۆن چارەسەری ئەو کێشانە بکەین کە ڕوبەڕوومان ئەبنەوە ئەمە لە بواری ئەوەیە کەرتی گشتی بە تاوەتی فەرامۆش کراوە کەرتی تایبەتی زاڵ کراوە لە بواری پەروەردەیە کارەساتە لە بواری پەروەردەیە کەرتی گشتی لاواز بکرێ وە کەرتی تایبەت زاڵ بکرێ بەسەر کەرتی گشتیا چووکە زۆرینەی کۆمەڵگای ئێمە لە خوار ئاستی ناوەندەون یا خود ئاستی ناوەندە ئەمانە ناتوانن مناڵەکانیان بنێرن بۆ قوتابخانەی تایبەت خاتوش لەرە ئێمە زۆر بەوردی باسی ئەومان کرد کە ئەو کێشانی لە هەرێمدا هەنزیانی گەوری لێداوینانی بەبێ جیاوازی و پشکی شێریش بەر هاوڵاتی ئاسایەکە کەوێت دەوترێت ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنی گەوری بە خەڵکداوە لەوەی کە لە دوای هەڵبژاردن هاوکێشە سیاسەکان لە هەرێمی کوردستان بە ئاراسی خۆشگوزەرانی بگۆڕێن و کۆمەڵێک مدلی تازە لە سیاسەتی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان بێنە پێشەوە خەڵکی شیاو لە شوێنی شیاودا بنرێت ئەمە چ کاریگەرێکی دروستکردوە لە سەر پێگە و نەفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند توانیوێتی متمانی خەڵک لە هەرێمی کوردستان زیاد بکا بەرامبەر بەم هێزە سیاسێک گرنگە بەڵێ جا ئەوەی جەنابەت ئێرە دەست خۆشێ بەڵام بە وعد و بە دروشمی گەورە و قەبە نییە ئەوەی کە جەنابەت ئێڵی بەڵێ هاتۆتە دی بەڵام لە ڕێی ئەوەی کە خەڵک بووی دەرکەوتووە کە ئەوەی بە جددی لە سنگەری ئەوانەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی کە داپۆکی لە خوێندکارانە کردو بەدەم خوێندکارانەوە چوو شارەسەری خوێندکارانی کرد ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەوەی کە مامۆستایان بە هەزاران مامۆستا بەدیان هزار مامۆستا لەسەر شقامەکان خۆپیشاندانیان ئەکرد ڕێزیان لە ئەجێرا شکۆیان نەئەشکێنرا لەو ڕۆی کە تەعاملیان لەگەڵ ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ ئەو خۆپیشاندانە ئەو دەسەڵاتی کە لێرە ڕوبەڕووی تەعاملی ئەکرد لەگەڵ ئەوانە دەسەڵاتەکە بە شێوازێک بوو ڕێزی لە خواست و داواکاریان ئەکرد ڕێزی لە خۆپیشاندانەکانیان ئەگەر بەدەمیانەوە ئاهات و بگرە لە ڕێنوێنەکانی و پشتیوانیشمان کردوون یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی ئەوەی کردووە کە داخوازیەکانی مامۆستایان و موچەخۆران جێبەجێ بێت و بۆیان دابین بکرێ هاوڵاتیان ئەمانە باشەزانن ئەمانە تێگەیشتونەوە هاوڵاتیان باشەزانن ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان پاڵپشتی کەرتی تەندروستی نەبووە لە ناو پارێزگای سیمانی و لەژێر دەسەڵاتی قەڵەمڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر یەکێتی پاڵپشتی نەخۆشخانەکان نەبووایە لە ڕووی دابینکردنی چەندین خۆبەخشش کە یەکێتی هاوکاری کردوون لە ڕووی دابینکردنی سوتەمەنی لە ڕووی دابینکردنی داودەرمان لە ڕووی دابینکردنی ئۆتۆمبیل لە ڕووی پشتیوانی نەخۆشخانەکان لە پێداویستی لۆجستیەوە ئەمانە نەبوونە کەرتی تەندروستی ئەوەی کە هەیە ئێستا بە پشتیوانی یەکێتی ماوەتەوە وەک کە تا ڕادەیەکی باشیش هەرچەند لە ئاستخواستی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە بەڵام خۆوەرکەکانی حکوومەتەکە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی بەڵام بەڕاستی ئەمانە لەبەر چاوی خەڵکە لەبەر چاوی خەڵکە ئەوەی کە قوتابخانەکان نۆژەن ئەکاتەوە بەبێ ئەوەی لەسەری بنووسێ ئەمە ڕێکخراوی فڵان و فیسار کردوێتی بەبێ ئەوەی مەرج بێ کە لایەنی تر بەداخەوە لە ساڵانی ڕابردووە هاتوون میشتیانە چە قوتابخانەیەک نۆژەن بکەنەوە بەڵام مەرجی ئەویان بۆ ئەبێ لۆگەی ڕێکخراوەکان لەسەر کورسی بە کورسی خوێندکار بێ ئەبێ لۆگۆی کە لۆگۆی پارتێکی دیاریکراوە ئەبێ بەسەر قوتابخانەکەەوە بێ و بەسەر کورسی خوێندکار بێ کە ئەمە خەرق و تەعەداکردنە بۆ سەر ئایدۆلۆژیای مناڵێکی ئایدۆلۆژیای تاکێک کە تازە لەوەیە پەروەردە بێ کە پێویستی بەوەیە کە خۆی شت ئەزمون بکە خۆی ژیان ئەزمون بکە خۆی شتەکان ببینێ و خۆی داهات و خۆی هەڵبژێرێ نەک شتێک فەرز بکرێ بەسەریە ئەوانەی ئەو هەموو هاوکاری و پشتیوانیانە و ئاوەدانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی کەرتی پەروەردەی کردووە لە دروستکردنی قوتابخانە لە نۆژەنکردنەوەی قوتابخانە لە دابینکردنی پێداویستی لۆجستیەکانی قوتابخانە و پەروەردە ئەوانە هەمووی وای کردووە کە کەرتی پەروەردە بەم هەموو بارگرانی و بەم هەموو بایکۆتەی سلێمانیشەوە کە لەم دەڤەرانەیە کراوە هێشتا ئەم دەڤەرە پێشەنگە لە بەدەستێنانی نمرە بەرزەکانە هێشتا ئەم دەڤەرە پێشەنگە لە پەروەردەیە ئەگەر لە بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی یاخود لە بەڕێوەبەرایەتی ئامارەکانی تریش ئەو ئامارە دەست بخەین بۆ یەکێک کە بێ بە دوواداچوون بکە و بڕیاری جدی بدا بزانین حکومڕانی یەکێتی
یاخود ئەم دەبەری کە لەژێر دەسەڵاتی یەکێتیایە زیاتر دەسەڵاتی یەکەم بڕیاردەرە لە هەموو شوێنێ وەلی ڕێژیکێتی یەکەمە لەبەرەوە ئەوەی لەژێر دەسەڵاتی یەکێتیایە بەراوردێکی ئەو ئامارانە بکەن ئەو داتای زانیاریانە بکەن پارێزگای سلێمانی لە زۆربەی زۆری لە سانەوەی لە پێشەوەی یەکەمینە لە سانەوەی یەکەمینە لە دابینکردنی دابینکردنی تەندروستی باشە لە دابینکردنی پەروەردەی یەکەمە لەم دوانەیە لە پارێزتنی ژینگەیە لە کەمترین ڕێژەی هەژاریە لە کەمترین ڕێژەی بێکاریە و هەروەها لە داکۆچیکردن لە ژنان لە داکۆچیکردن لە مناڵان لە داکۆچیکردن لە گەنجان لە ڕۆشنبواری ڕۆشنبیری و کەلتوری پاراستنی کەلتوری کوردی لە هەموو ئەمانەیە پارێزگای سلێمانی لەسەر تا سەری عێراقایەکەمە هیواد خەڵکیش زانێ خەڵکیش ئەم نمونانە ئەبینێ ئەم ئازادی سنووری پارێزگای سلێمانی ئەبینێ ئەمانن وای کردووە کە باڵانسی یەکێتی لە دەنگدانە کە ئێستا یەکێتی گەیشتە قەناعەتێک کە پێویستە ستۆپ بۆ حکومڕانی بکە پێویستە ستۆپ یاخود هەوڵ بدە ئەو شێوازی حکومڕانیە ئەو شێوازی بەڕێوەبردننی سیاسەت و دەسەڵاتی هەرێمی کوردستانی پێئەکرێ بیگۆڕێ بڕیاری داوە تەواو ئیتر چیتر بە دانستان و دیگنزی بوون ئەوانە ناکرێ پێویستە بڕیارێکی حتمی بە خەڵک تێگەیشتووە ئیتر یەکێتی بەڕاستی گەیشتۆتەوە سەر ئەو خاڵی کە هەمیشە یەکەم جار لە شاخ دروست بوو لە سەنگەری خەڵکا بوو با یەک نمونە باز بکەم کە یەکێتی لە دوای هەشتا و چوار و فەشەلی مفاوەزات کە حکوومەتی بەعس و ڕژێمی سەدام و ڕژێمی بەعس دەسەڵاتەکانی خۆی لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگا یاخود ئەو ناوچانەی کە گوند و لادیانی کە دەستی پێینە ئەگەیشت سەرجەم دامودەزگا دامەزراوەکانی حکوومەتی کشایەوە لە ناویانە دادگاکان بەڕێوەبەرایەتیەکان قوتابخانە و پەروەردە و ئەمانە یەکێتی لەو کاتەیە مامۆستاکانی خۆی کە لە شۆڕشا بوون داوای لێکردن هەواڵ مام جەلال بە داوای خودی هەواڵ مام جەلال داوای لێکردن دابنیشن و خەریکی پەروەردەکردنی خەڵک بن لەبەرەوەی ئەو کاتە ڕژیم بە ئەزمە بەستی بوو کە کتاکی خوێندەوار دروست بکە و یەکێتی نیشتیمانی کوردستان خولی نەهێشتنی خوێندەواری بۆ خەڵکی لادەکان کردەوە مامۆستای پەروەردە کرد دەرچوانی پیشەسازی و بازرگانی و ئەمانەی خولی بۆ کردنەوە کردنی مامۆستا بە هەزاران مامۆستا لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە خزمەتی لادەکانیان ئەکردووانیان ئەوتەوە یەکێتی مامۆستایان ئەو کاتە سکرتاریەتی یەکێتی مامۆستایان لە کاتی شۆڕشا کە مامۆستایانی شۆڕشی پێڵین ئێمە مامۆستایانی شۆڕش بە دەستێک چەک بە دەستێک قەڵم ئەوە دروشمی یەکێتی مامۆستایە بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی ئەکرد و چەترێک بوو بەسەریەوە پشتیوانی ئەو کاتە ئەمانە هەمووی مێژووە ئەمانە هەمووی مێژوویەکە خەڵک ئەیزانێ خەڵک ئەبینێ لە 2 ساڵی حکومڕانی لە دوای یەکگرتنەوەی دەسەڵاتی هەردوو ئیداری هەرێمی کوردستان 2 ساڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کەسی یەکەم بووە سەرۆکی حکوومەت لە ئێمە بووە سەردەمی خۆشگوزەرانی پێدانی پێشینەکانی هاوسەرگیری و خانوبەرە و کار و کەسابەت تواناسازی پرۆژەکانی خزمەتگوزاری کردنەوەی ئامادانی شەقام و ئیتر لە ژمارە نایەنەوەوانە خەڵک ئەبێ بگەڕێتەوە متمانی هەبێ متمانی هێناوەوە بە یەکێتی ئەوە بگەڕێتەوە بۆ سەردەمی خۆشگوزەرانی یەکێتی ئەو بەڵێنەی یاودا ئەو بەڵێنەی یاوە و ئینشاءڵڵا ئەنجامەکەشی باشە بێت. ئەوەی کێستە گرنگە بەڕاستی ئەمانی لەناو ئەو بارودۆخە سیاسی کە هەمانە وەک جەنابیشت سەرەتا ئاماژت پێکرد بەسەری هەڵبژاردن و ئەو گۆڕانکاریانەیە کە پێویستە لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بکرێ و دامەزراوانی لە کار کەوتون پێویستە بخرێنەوە کار یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر جەخت دەکاتەوە لەوەی کە هەڵبژاردن دەبێت لە نزیکترین وادەدا کرێگەر چی تا چەند ڕۆژێک پێش ئێستش ئەنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر پێداگر بوو لەسەرەوەی کە پێویستە لەدەی حوزەیران هەڵبژاردن بکرێ بەڵام بەداخەوە خۆ دەزانی هەندێک کێشە و گیر و گرفتی سیاسی وایان کرد هەڵبژاردنەکە لە وادەی خۆی ئەنجام نەدرێ. دو پەرسەندن چییە؟ ینی دوا فشارەکانی یەکێتی چیە بۆی سەرۆکێرەمی کوردستان نزیکترین وادە دیاری بکا بۆ هەڵبژاردن چکە بەڕاستی لە نێترین لە دوانی داوتەبێشی کۆمیسیۆن دەڵێت هەتا سەرۆکێرەمی کوردستان وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردن دیاری نەکات ئێمە ناتوانین دەست بە کارەکانمان بکەینەوە و ناتوانین ڕەوشێنەکانی هەڵبژاردن جێبەجێ بکەین. بەڵێ ئێستا کە ئەو یاسایانی کە یەکێتی کاری بۆ ئەکرد بۆی بەرکار بێت بۆی بڕیاری لێ بدرێت جێبەجێ بکرێت یاساکان بڕیاری لێ دراوە خۆشبەختانە ئەوەی کەماوەتەوە ئێستا تۆپەکە لە ساحەی سەرۆکایەتی هەرێمە کە وادەیەک دیاری بکە و ئەوەی کە ئەبێ بە ئەرکێک و بە هەنگاوەکە بنێ و بە هەنگاوەکە هەستێ سەرۆکی هەرێمە پێویستە زیاتر ورتر و پرۆفێشناڵانەتر بە ئەرکی خۆیان هەڵبستن و بە ڕێزیان بتوانن وادەیەکی نزیک دەستنیشان بکەن بۆ ئەوی کە ئەم قەلەقی و نیگەرانی هاوڵاتیان بڕەوێتەوە
و بۆ ئەوەی بتوانین کە قەواری هەرێم بەهێز بکەینەوە وەکو جاران یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕی ئەو هەنگاوەیە وە لێدوانەکانمان داواکاریەکانمان هەمووی پشتیوانی ئەوەیە کە ئێمە چاوەڕی ئەو هەنگاوین هەر کاتێک سەرۆکایەتی هەرێم بانگمان بکە بۆ دانیشتن ئێمە چونکە ئەو هەنگاوە بێ لە ئەوانەوە بێت ئێمە چاوەڕێ ئەوین بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە زووترین کات ئەو کۆبنەوەیەک ساز بکرێ بۆ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سەرجەم لایەنە سیاسیەکان ڕێیان وەربگیرێ و بڕیارەکە بڕیارێکی گشتگیر بێ خواستی هەموو لایەنەکان هەرچەند لەسەر هەڵبژاردنە هەموو لایەنەکان ئامادەسازیان هەیە خواستیان لەسەرەوەی بە زووترین کات بکرێ بەڵام بۆ نزیککردنەوەی لایەنە سیاسیەکانەوە بۆ کەمکردنەوەی ئەو گرژی و دوورخستنەوەی کە لە نێوانیانە دروست بووە ئێمە چاوەڕێ ئەوەکەین کە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێمی کوردستان بە زووترین کات بانگی لایەنە سیاسیەکان بکە بۆ ئەوەی کە دانیشتن بکرێ و بڕیارێکی دەستەجەمعی بدرێت لەو بارەیەوە واتە ڕێئیمان وەربگیری و ڕێئیمەش وەربگیری هەرچەند ئێمە ڕێئیمان لەسەرەوەیە ئێستا ئەمڕۆ بکرێ بەیانی بکرێت واتە بە گشتیەکەی ئەگەر قسە بکەین هەڵبژاردن لە هەروە دە ساتێکدا دیاری بکرێت بۆ ئەنجامدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە بەڵێ لە دوای ئەو ڕێکارە یاسایانی کە گیرای بەر ئێمە هەمیشە ئامادەبین بۆ هەڵبژاردن هەرگیز نەترسانی لە هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردن هەرچی بە یەکێتی قبوڵی بووە هەرگیز بەرژەوەندی گشتەکەی نەکردوتە پێران نەکردوتە قوربانی بەرژەوەندی تایبەتیەکەی خۆی ئێمە وەکو باسمان کە لە 2009 ئەنجامێکی کەممان هێنا بەڵام قبولمان بوو بە وەزانیمان سزای جەماوەر یاخود ڕێخستنەکان حتا لەوانی ینی بڵێم کادری حیزب بوو سزای یەکێتیە کە ئێمە بۆ شێوازە ئەنجامەکانمان کەمی کرد بەڵام قبولمان بوو پیاچوونەمان بە خۆمان کرد جارێکتر خۆمان ڕێخستەوە بەرنامە ڕێژی خۆمان کردەوە لەبەر ئەوە نابێ هیچ شتێک بکرێتە لە پێناوی هیچ شتێکە بەرژەوەندی گشتی و ئەو ئەزمونەی کە بە دەیان هزار شەهیدی لە پێناوە کراوەتە قوربان ئەو ئەزمونە بخرێتە مەترسیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز لە هەڵبژاردن نەترساوە تێبینیمان هەبووە لەسەر ڕێکار یاسا بەرکارەکان لەسەر ڕێکارەکان بەڵام هەرگیز نەمانوتە ئامادەنین بۆ هەڵبژاردن 2 ساڵ پێش ئێستا سەرۆک بافەڵ وتی ئێمە بەم ڕێکاری یاساییان سبێنی ئامادەین بۆ هەڵبژاردن و سبێنی هەڵبژاردن ئەکەین بەڵام هەر نەکرا لەوەتای ڕێکارەکان کراوە ئێمە هەموو دقەیەک ئامادەین بۆ هەڵبژاردن نە لە دەنگدەری خۆمان نە لە جەماوەری خۆمان نە لە ڕێخستنەکانی خۆمان ناترسین دو پرسیار حەزەکەم لەسەر ئەوە بێت کە لە ماوەکانی ڕابردوویانی ئەو قسەیە هەبوو ڕەخنەیە دەگیرانەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتەنها حکوومەتی چەند پارێزگایەکی دیاریکرا و حکوومەتی هەموو خەڵک نییە ئایدۆلۆژیای سیاسی بیر و باوەڕی سیاسی بەسەر کار و چالاکی ئەم حکوومەتەوە زاڵە ئەنی ئەو بەڵەنە بە خەڵک دەدەن کە حکومڕانی داهاتوی هەرێمی کوردستان حکومڕانیەک دەبێت لە خانەقینەوە هەتاوەکو زاخۆ ئەنی لەم سەری کوردستان بە ئەو سەری کوردستان بە بێ جیاوازی بە یەک شاو ئەنی بە زمانە سادەکە حکوومەت دەکەنە باوکی میلەت بەدڵنیاییەوە تۆش باوەڕ وایە بەدڵنیاییەوە بەڵێ ئەڵم باوەڕ بەوە هەیە کە ئێستا حکوومەت باوکی میلەت نییانی بەڵێ بە تەئکید ئاماژەمان پێدا حکوومەت بەداخەوە حکوومەتێکی تاگڕەوە لە پێناو چەند کەسێکی دیاری کراوەیە نەک لە پێناو پارتێکی دیاریکراویشە حتا قۆرخ کراوە جیاوازی زۆر لە نێوان بەداخەوە کە ئێمە هەموو جارێ بە حەسرەتەوەڵین بەڵام واقعەیەکە ئەوەی باسیکەین لە نێوان دوو زۆنەکەیە کراوە هەرچەند بەداخەوە لە هیچ زۆنێکیانە هاوڵاتیانی ئاسایی چینی هێژار و چینی مامناوەند و هاوڵاتیانی ئاسایی خۆشمەندە نین خۆشبژێو نین ئاسوودە نین دڵ ئارام نین حتا لە ناو چەقی دەسەڵاتی حکوومەتە کە هەولێرە هاوڵاتیانی گەڕەکە هەژار نشینەکان هاوڵاتیانی ئەو گەڕەکانی کە شەهید و قوربانیان داوە ساڵانە لافاو ئەیان بە کاسبکارانی ئاسایی ساڵانە چەندین جار بازارەکانیان ئەسووتێ و وێران ئەکرێ بەبێ ئەوەی هیچ جارێک قەرەبوو بکرێنەوە بەبێ ئەوەی لیژنەیەکی بەدواداچوونی ورد و جدی بەدوای ئەم سوتانانەیە بڕوا بڵێ ئەم کارە ساتانە یعنی ئەگەر باواز لە دەڤەری سلێمانی بێنین باواز لە دەڤەری ئێرە بێنین کە بڕین بە شێوازێک لە شێوازەکان سزا ئەدرێ و هەموو شتێکی لێ گیراوەتەوە 3 جار شەقامی 100 مەتری 3 جار چەند جار ئیفتیتاح کراوە لەسەر بودجەیەک پارەمان فەرمانمان بۆ دەرەچێت کە پارەکە لە وجودان نییە بەڵام ئەگەر ئێمە باسی چەقی دەسەڵات بکەین لە لێ هاوڵاتیانی ئاسایی چۆن ئەژین هاوڵاتیانی ئاسایی ڕۆژانە ساڵانە چەندین جار تووشی کارەسا دەبن کەس لیان ناپرسێتەوە
کەس ناڵێ بۆچی بازاڕەکەت سووتە وەرە بالێ کۆڵینەوەیکی جدی بکەین و تاوانباران دەستگیر بکرێن و قەرەبوو بکرێنەوە خۆ ئەمە کەسێک یەک دوکان نەبە بڵێ وڵا کابرا قەتای خۆی بۆ یەک دوکان سوتەوە حتا گەر یەک دوکانیش بێ ئەرشی حکوومەتە بەدەم هاوڵاتیەکانی خۆیەوە بێ ساڵانە خەڵک لافاو ئەی با ساری لافاو ئەی با خەڵک ئەخنکێ تا ئێستا کەس قەرەبوو نەکرایەوە کەس ئۆتۆمبیلی بۆ نەکرایەوە کەس ماڵەکەی ئاوادان نەکرایەوە تا ئێستا شەقامەکان هەرگڵن و هەر قوڕوت چڵپاو ئەیان بە لەوێ مامۆستا شکۆی ئەشکێنرێ شەقی تێ هەڵ ئەدرێ کەس نییە بێ دیفاعی لێ بکە شانازی پێوە ئەکەن ئەم حکومڕانیە بە هیچ شێوەیەک تعریف ناکرێت ناتوانین تعریفی بکەیت یعنی هیچ تعریفێک نایگرێتەوە بەڕاستی حکومڕانیەکە ئەتوانین ئەو تعریفی بۆ بکەین بڵێن حکومڕانیەکە دژ بەخواستەکانی خەڵک زۆر سپاس بۆ خاتوش لێر شەید غەفور ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ مابووی بەخێر بێ زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ بەخێر بێ سپاس بەڕێزام کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن